بخير بێ برادر خۆشوی هەر بزر بووی ژمارەکەتم دا بالی پێم گوت پێی بڵێ جەنگیز بەبێت تۆ یاریەکە دەست پێ ناکات پێی وتیان نە هەر خۆی ئەمە گەیاند ئەوە نەما جیام گەڕ بە دوو یاریدا لەمە دو یاری خۆی دێتە ژێر پێت ئەمیانەیە هەی تۆیە ناگیانە بەڕێزم لێر یاریکردن بۆ مە قەدەقەیە هی هاوڕێیەک مێرە شتێکی جوانە لەگەڵ مرۆڤی ڕاست هاوڕێتی بکەیت ئەو هاوڕێم پێش شوێن زیاتری هەیە لێرە لە ئەستەمبوڵ دەیگەڕێ مامۆستا پادوو دەقە بێت تۆ بێ پیاوێکی گەورەیە سەبرت هەبێ شتێ بخۆوە خۆ قابلە نایخۆن دەیگەڕێ گەورەکەت بابەتەنیا بێ خۆوە لەم ئەرکەمدا ناخۆمەوە ناخوا لەم ئەرکەت ناخۆیتەوە بێگومان بەڵام من شتێکم بیستووە تۆ کاتێک پۆلیس بووی دەت خواردەوە چی وای کرد لە ئەرکە نوێیەکەت نەخۆیتەوە؟ ئەوەشم لەبیر چوو مەتین سڵاوی هەبوو بۆت کوڕەکەت دەیگوت باوکم کەی دەگەڕێتەوە بەڵام خێزانەکە دوانە بوو ئەو دەیگوت نامێ ئەو بەڕەلای بگەڕێتەوە بۆ وایە؟ بەهەڵەتێ مەگە برادەر هێزی خۆت کۆنتڕۆڵکە قماریش ناکەی دڵنیا بە کەس نازانێت تۆ چێ یان چێنی تۆ ئەمانە بگرە ئەم تاقەیە بگرە دەی بۆ خۆت بڕۆ کۆلایەک بخۆوە هەندێکیش بۆ منداڵ و خێزانەکەت بۆوە ئەوەندە بەز نییە لێم نێزیک نەبێەوە کورە نێزیک نەبێەوە سەرم مەکە لە سەرەما هەڵیگرەوە تۆ چ حەقتەیە کوڕە تەنها لە شوێنی خۆت بەو بەس دڵنیای نەیکەی ئۆهۆ دیسان بە جوابات کورە بابەت و حەقت چییە؟ کورە دڵنیام ئامادەم باس چییە؟ شت لە دەستە ئەوە چی دەکەی؟ لێم گەڕێن بڕۆم لێم گەڕێن بڕۆم لێم گەڕێن لێم گەڕێن لێم گەڕێن لێم گەڕێن لێم گەڕێن ها بگرن ها بگرن هەمووی ببەن هەمووی كامل دەمباری گرتم چوتە ماڵی من نۆرەی ئەویش دێ
خۆ هەموو ڕۆژە نای بە تۆ چێوتی ئەوەی خاوەنی کاسینۆ بێ هەردەم دەیباتەوە. لە کامیراکە هیچ دیار نییە. سێری دەست کردووە. نیشانەیەکی نییە. یەکەم جارکەم دەدۆڕێنێ، بەڵام دوایش بە پێچاوانەوە زۆر دەباتەوە. منیش ئەوەندە دەزانم. تۆ تەنها ئەگەر لەو پیاوە بێ. تۆ چی دەڵێ برا؟ پیرۆزە دەتوانم دانیشم؟ سوپاس دەکەم. ئەسڵان من هیچ لە کارتەکانت تێناگەم. ئێمە نایبینین بەڵام تۆ دەیبینی. ئێستاش نامێشکل لێکیان دەیتەوە. لە کاتێکدا من هیچ شتێک تێناگەم، بەڵام خەریکە تێدەگەم. کوڕە پیاوەیە بتوانێت بەم شێوەیە بتبەزێنێ؟ یارەکی نوێ دەست پێ بکەوە. من نایکەمەوە. گەرنێکی ئاشکرات دەکەم. لەناو ئەو جرفانت شتێکەیە. بە کارتەکانی دادەهێنی و ئێمە نایبینین بەڵام تۆ دەیبینی. لەناو چاویش لێنزە شتێبە دۆخێنەوەی ئەو شتە هەیە. نیشانێک بۆ کارتەکە دەنێت دەیخوێنیەوە بۆیە پێشەوەی کارتەکەی فرەدای یاریەکە دەبێەوە. چۆنە؟ دەزانین چییە؟ ئەگەر ئەو فێڵە بۆوان نەڵێی بەشت دەدەم. ئەو پیاوەی لە پشتە دەیبینی چاکە دەست دەکەی لەبەرە؟ پێی دەڵێن عالی گازگر. ئەو دەچم بەو دەڵێم. نەکەی چاوەکەم. نیوەی بۆ تۆ. باشە سێ لەسەر چواری بۆ تۆ. دەچم. ئای خوا لە ناوت ببە. ئەو چی لێ کرد؟ چی وت؟ بۆ ڕۆیشت؟ وتی دەوێ بڕۆمە شوێنێک. ئەی بۆچی پارەکەی بەجێهێشت؟ وتی پارەم ناوێ، من بۆ خۆشی خۆم یاری دەکەم. یانی بەڕاستی ناتوی بڵێ؟ کاک زنجی شەرەوەی کەوتم. تەلەفۆنە. ببوورە. بەڵە فستق. جێنگیز بردمانەوە. چی؟ ئەڵماسە شینەکەمان بردەوە. ئەها گیانەکەم زۆر قەڵەباڵغە. چیت بردەوە؟ ئەڵماسە شینەکە. ئەوە دیاری ئۆتێلەکە بوو. ئەوەی مانگێکە چاوەڕوانیمە. ها بەڵێ پیرۆسە زۆرش پیرۆسە. گەر تۆ نەیبێتەوە چێری باتەوە؟ یانی ناتێبم بۆ نوێ بچینە دەرەوە؟ ئەها گیانەکەم ئەم شتێکم تەرتیب کردبوو بەڵام پێشکەمێک هەندێک لە پیاوە گەورەکان هاتنە لام. پێم عیبە چیان بێڵم. خەمن نەبێ هەر بڕۆن دێمەوە. ئەمن خۆت دەزانی ئیش تاو خۆت تووڕە نەبووی هەر دێمەوە. نا تاوە بەیانی دەچین. تاو سیرکە منیش مفازەیەکی زۆر گەورەت پێ دەڵم یەکسەر دەبورێەوە خۆشم دەوی. چی بوو بۆ کوێ؟ خۆی سا شەوتاوانە بووە؟
ڕاستە منیش هەر لەبەرەوە دەڕۆم. بەڵێ پرسیار دەکەم سەرچاوی ئاوت لەکوێیە؟ بەجددی وەکو ئەو پارە سەرف دەکەیت ئەو پارانە هی خۆتن؟ هێمنە هی توێە لە چێ بەمەوە هی ئەوە مەبەست ئەوەی ئەو سێبەرە هیچ کەسێک نییە؟ هی خۆمە منش پرسیار دەکەم گەر ڕۆژێک کەوتێنە وێرەی گەورەوە بۆ ئەوەی قازانجی ژیانت بکەی هەرچی هەتە یاری لەسەر دەکەی؟ تەنانەت گیانی خۆشم دادەنێ ئەمڕۆ کەست لانێ بێتە چانست. ڕاست دەڵێ ئەرێ کەسێک لێرە نیە بێتە شانسم؟ دەکرێ شو بیە شانسی من؟ با تاقیکەینەوە بەڵکو بمە هۆی شانست. باشە گەروابێ منی شانست بۆ دەگەڕێنمەوە. پرسیار دەکەم کێ یاری فێر کردی؟ بێگومان لە کەسێکەوە فێر بوویت؟ لەکوێوە فێر بوویت؟ لە باوکمەوە باوکم فێری کردومە. پرسیار دەکەم هیچت بانقەس دۆڕاندووە؟ بەڵێ ئەی تۆ هیچ بردەتەوە کە شایانی نەبی؟ شتێکم برد بێتەوە شایانم بۆ برادەر. پرسیار دەکەم بۆچی هاتیە قوبرس؟ بۆ یاریکردن. بەم هۆیەوەش یەکترمان ناسی. بەم هۆیەوەش یان هەر خۆت پێشتر ئێمەت کەمێ دەناسی؟ پێشتر وێنەتم بینیوە. ئەی تۆ پێشتر من ناسیوە؟ دوێنێ بۆچی هاتی لای پورە مەلیحا؟ نیگەرانی بووم. نیگەرانی بووی؟ بەڵام نەکی پورە مەلیحا هی ئێمە. من تۆم خوێندۆتەوە دوێنێ بە درێژاییشەوە بیرم لێت کردوتەوە بۆیە بزانە شکارم کردووی. بە ئێمەش بڵێ با بیویستین. بۆ یاریکردن و ئەمانە نەهاتوویت بۆ قوبرس. ئەی بۆچی هاتوومە؟ بۆ ئێمە هاتووین. هاتووی تا لەبارەی ئێمەوە شت بزانی. بۆ لەبارەی ئێوە شت بزانم؟ چونکە منیش بامەوام دەکرد منیش بام مەراقم دەکرد لە جلەکانی ژێرەوە شیانم دەکۆڵیەوە بێ ئەوەی ڕۆحیان هەستیشی پێ بکە. دوایی چیت دەکرد؟ دواییش بێگومان پەیوەندیم بە کارەکەمەوە دەکرد. ئەزەل ئاڵە هەڵگر دەبێ ئەو چی لە ئێمە بووێ؟ عەلی دەزانی؟
یارمەتی ئۆتێلێک دروست دەکا جوانترین ئۆتێل لە خۆشترین شوێنی ئەستانبول دروست دەکا بیرۆکەیەکی جوانە بەڵام بە تەنیا پێی دروست ناکرێت چونکە ئەو لە ئۆتێل تێناگا تەنیا لە مرۆڤ تێدەگا بۆیە دەبێت لە کارەکەی یارمەتی بدەین تا لەو کارە زەرەر نەکا ڕاستم وت ڕاست دەکەیت ئەوجا سوودمان هەیە شەرمین ئارام بۆ هیچ نێتەواو ئەمانە چێ بوون دز بوون هیچیان لێ تێنەگەشتم هیچ نییە من دوای تێدەگەم وەک خۆیان لێ دەکەمەوە لە دەستم ڕزگاریان نابێ با تۆ بگەینی نە شوێنێکی سەلامەت ئەمە بێزاری کردین ئۆتۆمبیڵێک بنێرە ماڵەوە با لەوێ چاوەڕێکە خۆشت لە دەوروبەری ماڵەوە ئاگادار بە کاک موڕات شوێنێکی تایبەتم دەوێت بۆ جەنگیز ئەوەش کاری ئێمەیە بەم حاڵە دەژین دەبێت لێ ڕاهات بی لەم کاردا ئەم شتە ناساین تەواو دەی لەو تێلی موڕات شوێنێکی باشم بۆ ئێوە ئامادە کردووە نا من شوێنێکی سەلامەتت پێدەزانم شوێنێکە کەس دوێ ناماندۆزێتەوە وەرە هێشتا کارمان تەواو نەبووە لەوێ تەواوی دەکەین پێناچێ لە کارەکەدا جێت لە تەقە و تۆق بوو بێ ترسەیە ها کامل شەرمین بگەینە ماڵەوە تۆش ئەمە بدەمە من بالارگە تەواوی نەکەی ڕێک وایە هەموو قەوانەکانم بۆ کۆ بکەنەوە یەکێک دایان پشکنم کاگەلی ها بۆ وا ناکەی لێرە قیامەت هەستا بوو جەنابشت لە پیاسەی کاگەلی کارمان زۆرە بە پەلە قسە بکە چیت پێ بڵێ وەکو وتت چاودێری ئەیشانم کرد چووە ماڵێک کوڕە دەمای کە بە چیرۆکی مەلامە شوت کارمان هەیە چی دەکرد لەوێ چووە لا ئێو پیاوە ئێستا وەڵامم دەوە بزانم تۆ پێشتر خاوەنی ئەو وێنێت بینیوە ناسیوتە یا هەر شتێک کام وێنێت ئاگاداری ئەم ناوە بە گورە بۆ شوێ ناونیشانەکەم نادێ